حکومەکەیان تەواو بووە مناڵەکانی گەشت 12 ساڵ بەڵام کەس وەریان ناگرێتەوە حکوومەتی چین وەری ناگرێت چەندین جار پەیوەندیمان پێوکرێ بەداخەوە. مامۆستا سەپارەت بە ئامارەکانی 6 مانگ ڕابردوو یانە ڕێژەی تاوان زیاد بووە کەم بووە ینی گەیشتوتە چ ئاستێک؟ بەڵێ ئێمە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ هەموو چالاکیەکانمان ئیعلان کرد لە هەولێری پایتەخت بە هەر شەش چاکسازی لە هەرێمی کوردستان 6200 سزادرامان هەیە ئەوانە 1950یان سزای مخدراتە کە بەداخەوە یەک لە سەرچەی چاکسازیەکانن و تەمان ڕێژەکە لە بەرزبوونەوەیە و لەگەڵ ئاماری 2023 نزیکەی 800 کەس زیادی کردووە لە چاکسازیەکان جگە لەوانی ئازاد کراون و ئێمە لە کۆی ئەو شەشمانگی کە بەندکراوان هاتوونەتە چاکسازیەکان 4094 کەسە و کۆی ئازادبوونیان 3565 کەسە 534 خوێندکارمانەیە لە ناو چاکسازیەکان خوێن هەموو مەرحەلەکانی خوێندن هەتا زانکۆ و ماستەر و دکتۆراشمان هەیە کە لە دهۆک پارەکە کەسێکە بوو دکتۆرای تەواو کرد و لە هەولێریش سەهمانەوە لە چاکسازیەکان سلێمانیش خوێندن بەردەوامە. لە کام شار یعنی زۆرترین ڕێژەی خوێندن لە سلێمانی ئێستا هەیە لە سلێمانی زیاترە بڵێ ڕێژەی خوێندن بەڵام ڕێژەی نەجاح لە هەولێر زیاترە و کارکردنی سزادراوانمان هەیە لە ناو چاکسازەکان کە ئەو پارەکەیان داهاتەکەیان بۆ خۆیانە 411 کەسمانەیە کە کاری کردووەم 6 مانگە لە ناو چاکسازەکان و مۆڵەتی چوونە ماڵەوەمان هەیە کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست کەمە نییە و بەتایبەتی لەم دووەلی ئەمە دوورە 161 ئیجازەمان داوەتە کە ئەو سزنانە چوونە سەردانی کەسوکاریان کردووە و شتێتریشەکە ئێمە خلوە شەرعیکی جێی شانازیە بۆ ئێمە نسبەی تەلاقی لە چاکسازەکان هاتووەتە 0 لە 100%ەوە کە ئێمە پەرەمان بوو بە بەرنامەیەشدا و 3880 جار سزادراوان لەگەڵ خێزانەکانیان کۆبوونەتەوە و ئازادکردنی بە مەرج 676 کەسمان هەیە بە مەرج ئازادکراون جگە لەوانی حکومی تەواوەکە و یا هەمان لە ژنان مناڵان بە تەوقیف بەربووە لێبوردنی تایبەت نزیکی 15 کەسمان هەبووە و 73 وتاری ئاینیمان هەبوو لە ناو چاکسازەکان کە ڕێکەوتنێکمان لەگەڵ زانایانی ئاینی هەیە ئەوانش بەردەوام هاوکارن و ئەو سنتەرانی مخدرات کە ئێمە سنتەرەکانمان کردەوە شیانەوەی مخدرات شیانەوە بۆ کەسەکانەکەین 226 کەسمان داخلی سنتەرەکان کردو بۆ ئەم 6 مانگە. چەند منداڵ لەگەڵ دایکیان لە چاکسازیەکان بۆ ئەمڕۆ 56 منداڵ لەگەڵ دایکیان 56 منداڵ لەگەڵ دایکیان کە بەپی قانونی ڕعایەحداسی عێراقی دەبێ مناڵەکان لە 3 ساڵ تێنەپەڕن بەڵام هەمانە ئەو چینین ئەوانە دوو سزادراون ئێستا حکومەکەیان تەواو بووە مناڵەکانی گەشت 12 ساڵ بەڵام کەس وەریان ناگرێتەوە حکومەتی چین وەری ناگرێت چەندین جار پەیوەندیمان پێوکرێ بەداخەوە.